سڵاوتان لەبێ بەڕێزان، جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی بۆچوونەکانتان لە پرۆگرامی مایکی خەڵکدا کە پرۆگرامی خۆتانە. ئەمڕۆ قسە لەسەر دوا پێشهاتەکانی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا دەکەین کە ئەوەی کە لە ئێستادا بەلای هاوڵاتیانەوە ڕۆژانە جێگەی باسە و دەبێتە جێی گرنگی وەرگرتنی هەواڵ بۆ ئەو پرسانی کە هەن لەلایەن میدیاکانەوە بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە. دوا لێدوانی نووری مالیکی سەرۆکوەزیرانی عێراق ئەوەی ڕاگەیاندووە کە ئەو موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی نەبڕیوەوە دەڵێت شتێک نییە بە ناوی بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانەوە. دیارە لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ کەناڵی ئەلعراقیی شێوە فەرمی حکوومەتی عێراق بەم زوانە پەخش دەکرێت نووری مالیکی ئەوەی ڕاگەیاندووە کە نەردەکردنی نەوتی هەرێمی کوردستان پێشێلکردنی سەروەری و دەستوری عێراقا و دەڵێت بە هیچ شێوەیەک ئەوە قبول ناکەن و دەڵێت شتێک بە ناوی بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانەوە بوونی نییە و دەشڵێت ڕێژەی پێویستی کورسی پەرلەمانیان بۆ پێکێنانی حکوومەتی داهاتوو مسۆگەر کردووە. دیارە ئاماژەشی بۆ داوە کە باسکردنی بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێم بەکارێک ناوی بردووە کە بۆ هاندان کە مەبەستی تووڕەکردن و هاندانی خەڵکی هەرێمی کوردستانە لە دژی خودی نووری مالیکیدا. تا ئێستا لەلایەن هەرێمی کوردستانەوە و بەرپرسانی حکوومەتی هەرێم وەڵامێکی فەرمی نەبووە بەرامبەر بەم لێدوانی نووری مالیکی کە دەڵێت شتێک نییە بە ناوی بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێم. بەڵام ئێمە دەپرسین ماوەیە کە ئەم کێشەیە ماوەیە کە لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا و نزیکەی 6 مانگ و چەند ڕۆژێکە بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان یەکێکە لەو پێشهاتانەی کە لە کێشەکانی نێوان هەولێر و بەغدادا هاتە ئارەوە. بەڵام لە ئێستادا ئەم قسەی مالیکی مانای چییە لە کاتێکدا کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان تا ئەمڕۆژ دوا دەکەوێت و مانگ بە مانگ دوا دەکەوێت. هەندێک وەزارەت تا ئێستا 2 مانگە موچەیان وەردەگرتووە کە یەکێک لەوانە وەزارەتی پێشمەرگەی هەندێکیان زیاتر و هەندێکی تر موچەکانیان وەرگرتووە بەڵام پاش دواکەوتنێکی زۆر و ئەمەش جۆرێک لە تووڕەیی دروست کرد، ناڕزایەتی دروست کرد لێرە و لەوێ ناڕزایی و گردبوونەوە و مانگرتن و نەچوونە دەوام دەبینرا. بەڵام ئایا ئەم لێدوانەی نووری مالیکی سەرۆکوەزیرانی عێراق چیمان پێ دەڵێت و تا ئێستا ئێمە وەڵامێکمان نەبیستووە لەلایەن حکوومەتی هەرێمەوە. بەڵام تا چەند ئەم کێشانە بەم شێوەیەن کە لێرە دەوترێت نووری مالیکی موچەکەی بڕیوە لەوێدا نووری مالیکی ئەمڕەت دەکاتەوە و ئەم پێشهاتە چیمان پێ دەڵێت لەبارەی چارەسەرکردنی ئەم کێشانە کە کێشەکانی نێوان هەولێر و بەغدایە لە داهاتوودا لە کاتی پێکێنانی کابینەی وەزاری داهاتووی حکوومەتی عێراق ئەم کێشانە بەرەوکوێ دەگەن لە کاتێکدا کە ئێستا کێشەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بۆتە کێشەیەکی زەقی نێوان هەولێر و بەغدا پاش ئەوەی کە کێشەی تر هەبوون. لە ئێستادا باسی مادەی 140 ناکرێت، باسی بودجەی پێشمەرگە ناکرێت، تەنها باسی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان دەکرێت کە بەغدا دەڵێت ئەمە کارێکی نایاسایی و نادەستوریە. لێرەدا هەرێم بە مافێکی خۆی دەزانێت کە ئەم نەوتە بنێرێتە دەرەوەی هەرێمی کوردستانەوە بیفرۆشێت. ئێمە ئاماژەمان بە ئەم کێشانەدا دیارە جێگەری سەرۆکی لیژنەی سامانە سروشتەکانی پەرلەمانی کوردستان ئەوەی ئاشکرا کردبوو کە موچەی مانگی ئایاری فەرمانبەران لە پارەی فرۆشی نەوتی هەرێم دابین کراوە لە کاتێکدا کە ئەم لێدوانەی ئەمڕۆ ڕاگەیاندەکان بڵاویان کردەوە مالیکی کە ڕایگەیاندووە شتێک نییە بە ناوی بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێم. ئێمە لێرەدا گوێ لە بۆچوونەکانی ئێوە دەگرین بۆ ئەوەی بزانین ئەم کێشانە بەرەوکوێ دەگەن لە کاتێکدا کە لێرە و لەوێ لێرە شتێک باسەکرێت لەوێ ڕەت دەکرێتەوە. لەسەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک بەناوشانی facebook.com/naliatv بۆچوونەکانتان دەخوێنینەوە و ڕاستەخۆ دەتوانن لەگەڵماندا بەشدار بن لە ڕێگەی ڤیدیۆ سکایپەوە. شاکری لە سلێمانیەوە لەگەڵماندایە. ئەم کاتە باش زۆر سپاس، هەموو کاتێکت باش. لە مایکی خەڵقە وەک ڕۆژی خەبات وەک سەرچاوەی خەبات بۆ شەفافیەتی سامانی نیشتیمان کۆمەڵانی خەڵق فداکاری زۆریان کردووە و قوربانی زۆریان داوە. دڵسۆزانی خەڵق گرنگە. سامانی نیشتیمانی عێراق بۆ هەموو خەڵقی عێراق ئەبێ شەفاف بێ، سامانی هەرێمیش بۆ هەموو خەڵقی هەرێم. سەوداگەران چ عەرەب بێ چ کورد بێ پشتیوانی خەڵق لەدەستیان. ئەوە خەڵقن دەبێ سەروەری خەڵق بەدەستبێنن. ئەوە خەڵقن ئەبێ بێرە خەبات و شەفافیەتی سامانی نیشتیمان نوخبە پەروەری کچان و کوڕان داز پێ بکەین و شەفافیەت بەردەوام
بێت چهارە ئەگەر بشارێتەوە سختەی خەڵق لە دەستەیە کۆمەڵاوی خەڵق نەبن بە قارەمان ئەبن بە ڕەمزی خالق بۆ شەفافیەت و عەدالەت و دادپەروەری. سپاس بۆ دکتۆر شاکری لە سلێمانیەوە. فەرهاد لە هەولێرەوە لەگەڵماندایە. بەڵێ دیارە پەیوەندێکە بچڕا. بڵە بەرەزان ئارام هەر لە هەولێرەوە لەگەڵماندایە. سڵاوت لێبێ کاک ئارام. باش زۆر سپاس. فەرموو کاک ئارام. بەڕێز مەمنوون. بەڵێ فەرموو. بەڕاستی ئەو خەیرانی دارایی نێستی حەفت مانگە هەولێر و بەغدای گرتیتەوە کاک شوانجیان بە نسبەت کرێکاری بازار سلفەی عقاراتی سلفەی زەواجی بە نسبەت معاشی پێشمەرگەی معاشی مۆزەفی شوڕتە ئاسایش ئەوانە هەموو بە نسبەت هەولێر و بەغدا نووری مالکی ئەوانە دوا ئەکەوێ و چارەسەر ناکرێ. باشە کاک ئارام پێت وایە نووری مالیکی موچەی فەرمانبەرانی هەرێمی بڕیوە؟ نووری مالکی بەرێ بڕیتی ئەوەڕێ شخصی خۆتم بەخۆشێت کە ناشەوادیکە سعادەی شێ لە تەلەڤیزۆنی گوتی ئەمە موچەی لە ساری ماجی یەکی نیسانەوە بڕیتمان ئەکا نێسکە حەفت مانگەکە. بەڵێ ئینشاءالله ڕەحمانە پێک دێن و بەعەوڵقەوە تێخوای بە تایبەتی سپاس بۆ کاک ئارام هەردی لە هەولێرەوە. ئەلیوم کاتت باش. هەموو کاتێکت باش. کاگەردی پێت وایە نووری مالیکی موچەی فەرمانبەرانی هەرێمی بڕیوە؟ وڵی بەڕای من پێم وایە نەخێر چکە لەبەرەوەی ئەگەر تەمەشا بکەین حکوومەتی هەرێمی کوردستان پابەند نەبەوە یا بڕیارەکانی حکوومەت عێراق لەبەرەوەی من پێم بەداخۆ پێوەندێکی کاکردی لە هەولێرەوە بچڕا. ئەحمەد هەر لە هەولێرەوە. فەرموو کاک ئەحمەد. کاتە باش کاکشان باشی. هەموو کاتێکت باش کاک ئەحمەد. کاتێک نوێی ماشی دێتن ئەو موچە نادەێن بە نەفتی خۆتان موچە داویکە تێگەی بەڵێ کولەوی یعنی لە بەغدا موچە بێتن لەکوان نەفتی فرۆشی ئەو داهاتە لە چێکیتە ئەم خۆ لە ئەمێ مالێکی نیمە لە نەوەتجووە نەفتی بە قاچاق دەزن سەکردەکانی خۆوان لە ئیسرائیل و ئەمریکا تازە لە پەڵەمانی بەڕاستیەوە دەکەن داهاتی دەکەن. زۆر سپاسەوە. سپاس بۆ کاک ئەحمەد. بڵند لە ڕانیەوە. سڵاو بەڕێز. سڵاو لێبێ کاک بڵند. باشی زۆر سپاس مەمنونم کاکەی. بەڵێ فەرموو. من لەسەر تەوەرەکەی ئەوڕۆ جەنابتان من پێم وانییە مالکی موچەی فەرمانبەرانی هەرێمی بڕی بێت. لەبەر ئەوەی معقول نییە کوڕێک و باوچێک لە ماڵێکا بن داهاتی باوکەکەم 2 ملیۆن بێ کوڕەکەی بەتەنیا داهاتی مانگانەی ملیۆنێک و نیو بێ کوڕەکە ملیۆن و نیوەکەی خۆی بخاتە ناو جیفانەکەی خۆیەوە بەڵام بە باوکی بڵێ بۆ باوکە تۆ بێ ماڵ و مناڵەکەم بژێنی. جەنابی مەسعود بارزانی کە خۆی بە سەرۆکی هەرێم دەزانێت و بەلایەوە وایە کە پێویستە بڕیارەکانی خەڵک ئەو بیدا بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ پەرلەمان ئەوە بڕیارێکی زۆر سادە نییە کابراک بەتەنیا بتوانێت بڕیا لە ستارنووسی ئەوم خەڵکە بدا ژیانی ئەوم خەڵکی ئێستا زۆر خەڵکی فەقیر وەژارەیە ڕۆژانە نانیە بیخوا یعنی خەریکە خێزان لێک هەڵەوەشێ ئەوە لە پێناوی لە پێناوی ئەوەی کەسێک بەتەنیا ئەو هێز زوو توانایی داوە بە خۆی بۆی بتوانێت بڕیار. بەڵێ سپاس بۆ کاک بڵند. مام قادر لە هەولێرەوە. ئەو کاتت باش. هەموو کاتێکت باش مام قادر. بە کورتی پێ دەرێم. بەڵێ ئەگەر مالەکی نەی بڕیە مانگ لە چارگەی بحەوزە ئەنگوز نییە هەموو هەرێمی کوردستان ئیشەکانمان ڕاوەستە حکوومەتی هەرێمی ناتان بووە نەفت بفرۆشی ئەو کە لە لێ پڕکاتەوە مالەکی لەبە مەرجەعیەت ئێسکە مەرجەعیەت لەسەری فەرز کردی ئەتوو پارەی ئەوەی قوتی عالەمێت بڕیە ئەو لەبە مەرجەعیەت ئەو قسە دەکا بەڵام ئەگەر موسەی ناردیە ڕقمی کتابەکەی سندا بۆچەی ناردیە کوی ناردیە چێ ئیسلامی کردیە بادۆمان ئیسلام بکە لۆ سەقامی عێراقی هەمووی لەگە ڕێز سپاس. سپاس بۆ مام قادر لە هەولێرەوە. لە فەیسبوکەوە ئێمە بەڕێزان دیارە کۆمنتەکان وەکو خۆیان دەخوێنینەوە ئەگەر هاتوو تەشیرێکی تێدا بێتیان وشەیەکی نەشێ و ئێمە ئەو کاتە نایخوێنینەوە. ڕۆستەم شوانی نووسیوێتی بەڕای من ئێمە وەک عێراقی
پێویستە ڕێز لە کەسایەتی مالکی بگرین چونکە سەرۆکوەزیرانی عێراقا ئەم پیاوە دەستی نییە لە هیچ کارەساتێک کە دەرهەق بە گەلی کورد کراوە لە ڕابردوودا ئەوەی کە ئێستاش کەمێک ناکۆکی دروست بووە لە نێوان هەرێم و بەغدا ئەمە ناگاتە ئەوەی کە ئێمە وەک نەیاری خۆمانی بزانین. هێڤیا دیلا نووسیوێتی بەڵێ مالکی موچەی فەرمانبەرانی هەرێمی بڕیوە ئالانی ئەلەند لە بریتانیاوە نووسیوێتی کەس دۆستی کورد نییە هەتا کورد خۆی دوژمنی سەرسەختی خۆیەتی مالکی و ئەوانەی پێش مالکی و دوای مالکیش هەر دوژمنی کورد ئەبن چونکە مێژووی خوێناوی عێراق ئەمە دەسەلمێنێت ئەوەشمان بیر نەچێت دوو حەزب دەسەڵاتەکەی دوای ڕاپەڕین بە سیاسەتی خۆیان ئەم قەیرانە یەک لە دوایەکانەیان دروست کرد ئەم دوو دەسەڵاتە بەغدادیان دروست کرد ئەوەتە هەر خۆشیان دەیانەوێت لەگەڵ بەغداد دانوستان بکەن. ئەحمەد لە دهۆکەوە لەگەڵماندایە. سڵاوت لێ بێ کاک ئەحمەد. ڕۆژ باش باشی برا. زۆر سپاس فەرموو کاک ئەحمەد. ئەحمەد کاکە ئەگەر بتوانیت بڕێک وەختت بدەیت ئەو یەکەم جارە ساڵە حەز بکەم لە قەناتیوە. خۆشحاڵین کاک ئەحمەد فەرموو بەڵێ. واز دەکەم ممنونم. کاکە طبعا 100% نوری مالکی موچەی فەرمانبەران بڕیوەیە کوردستان. ئەمە نازانم چۆن ئەو خەڵکە بیر لە دەکەن کە نوری مالکی قسەک بڵێت باوەری پێ دەکەن. يعني تا ئێستا عقلية طبعا هەیە یەکێک دژمنی خۆمان بزانین لە بەغدا قسەك بڵێت هەندێک کەس هەبن لە کوردستان باوەریان پێ هەبیتن. باشە حکوومەتی هەرێم چۆن دەبێت مامەڵە لەگەڵ ئەم لێدوانە بکات؟ کاک ئەحمەد حکوومەتی هەرێم دەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم لێدوانەی نوری مالکی بکات؟ کە دەڵێت شتێک نییە دوای دی معاملە لەگەڵ بکات بە قانون و بە قانون هەیە دستور هەیە بس اما نوري مالك خصك بليت من موجب قطع نكد يا خلكك هبت لكردستان باوري بيابيتن يعني والله ناظر تبغى مالك تو زكاه دين بكاك والله كاك مشانا كبر يا من بقوم دوما راتب ما لقيت لك كيلو دي باوري بله ويا عنا كاك الو كاك احمد يوم لتا بله بله ما جاي يودارين يعني خلكك او انت باوريان ب حکوومەتی عراق نەبیتن سپاس بەڵێ تەفکیری خۆ بکەن. سپاس بۆ کاک ئەحمەد لە دهۆکەوە. بارزان لە کەڵەکچیەوە. کاک بارزان لە کەڵەکچیەوە. فەرموو کاک بارزان. کاک بارزان گوێت لێمە؟ بەڵێ بەڵێ فەرموو. بەڵێ مالکی موچەی بڕیوە زوڵمش لە کورد دەکات و ئەگەر موچەی نەبڕیایە ئێستا ئەوەندە ڕاتەوەکان تاریخی نەدەبوو. بەڵێ بێگومان موچەی بڕیوە. بەڵێ هیوادارین لە حکوومەتی هەرێم و ئەو کاربەرستانە گێداری لەم ڕوومڕووی مالکیە نەگرن و ئێمە حەز دەکەین لە بودجەی هەرێمی کوردستان و نەوت و ئەوانە ڕاتی فەرمانبەران بدرێت نا لەلایەن مالکی و کە درۆ دەکات و گەلێک قسەی ناسرین دەکات و موچەیشی بڕیوە و زوڵمش لە کورد دەکات بێگومان. ئەو مالکی ئەو کاری مالکیە. هەرێ وەڵڵا. سپاس بۆ کاک بارزان لە کەڵەکچیەوە. عەلی کامەران نووسیوێتی هەردوو لە بەرپرسە هەر چۆنێک بێت حەلی موچەی ئەم چەند مانگە لەبیر خەڵک بەرنەوە و چارەسەر دەبێت ئەمەش بە دوو کارەساتی وەکو دنیا و چەند شتێکی تر. موسلیم کەلاری نووسیوێتی نەخێر بۆچی مالکی بڕیوێتی ئەی موچەی فەرمانبەرانی دایرەی ئاو و کارەبا پارەی یەک ڕۆژیان موچەی نیوەیان دابین دەکات سروش تەقتەق نووسیوێتی دەبێت حکوومەتی هەرێم داهاتی فرۆشتنی نەوت بنێرێت بۆ بەغدا چونکە هەرێم هێشتا سەر بە بەغدایە وەک خۆی نووسیوێتی. دایکی ڕەیان لە کەرکووکەوە لەگەڵماندایە. سڵاوت لێبێ. هەلو ئەم کاتت باش. هەموو کاتێکت باش دایکی ڕەیان. ئاستەکەم بەڕێزی بەڕاستی وەکو موچەی ئەم مانگە هەتا ئێستاکانە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان هەتا ئێستا نەیتوانیەوە موچەی ئەوە ئێستا دوومان کاتۆتەبانی هەتا ئێستا هێکێتی پێشمەرگەی هێکێتی مەعاشی دوومانجی وەرنەگرتووە. بەڕاستی وای لێ هاتووە ئەم داهاتە ئەڕوا پێشمەرگە ینی زۆر 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 مەحرومە لە مەعاشەکەی. ئەگە مانگە و مانگ پێشمەرگە ئەم مەعاشە وەرنەگرێ بۆ ماڵ و مناڵی سەرف نەکا کرێ خانووی پێنەدا ئەم پارەیە بەڕاستی ینی بیدا و نەیدا هیچ کێشەیەک نییە کە حکوومەت بیدایان نەیدا. ئێمە ئێستاکانە ئۆتانی کرێ خانوو هاتۆتە سەرمان نەمانداوە مناڵی شیر خۆرمانەیە پێویستە مانگە و مانگ هێشێتی بێ و پارتی بێت پێشمەرگە مەعاشی لە 24 و 25 مەعاشی خۆی وەربگرێ. بەڵێ دایکی ڕێیان بەڵێ.
پێویستە معاشەکە یعنی بە پوختەیە حکومەت بیدا ئەم داهاتە لەخوا بەزیاد بێ حکومەت وا ئەینێریە و داهاتەکە موچەکەی دێتەوە و باش. بەڵێ سپاس بۆ دایکی ڕێیان لە کەرکووکەوە. بەشار لە هەولێرەوە لەگەڵماندایە. دیارە پەیوەندەکەی کاک بەشار بچڕا. هۆشمەند لە سلێمانیەوە. سڵاو دەبێ کاک هۆشمەند. هەموو کاتێکە باشی بەڕێ. زۆر سپاس فەرموو. من پێم وایە ینی کۆمەڵێکە زەڵە مالکیەوە با بە ئەوەی ئەمانەی پێیان کردین مالکیش پێیان نەکردی. کەسێک کە دەستی بچێتە تەزویرکردنی دەستی ئەچێتە هەموو شتێک. ئێمە با بیر لەوە بکەینەوە ئەم تەنکەرانەی کە ئەڕۆن هەر تەنکەرێکە ئاوی بچووک 20,000 دینارەکە ئەی بۆ باش لەمە ناکەن. سەرکردەکانی خۆمانە هەر کاتێک کە حکوومەتەکە تەشکیل بوو لە مەساڵحی حزبی خۆیان نابوو ئەو کاتە کێشەی نەبورجە و نە کێشەی قێران لەگەڵ عێراق و هیچ شوێنەکە نامێنێ. یعنی ئێمە باواقعی بین مالکی پارە ئەنێرێ ئەمانی کەم بە کەناڵی فەزای و بە تلیارها دۆلاری تێ ئەچێت و لە خزمەتی حیزبەکەی خۆیانە بەکارێنن. ئەیکەن بە ئاسمانە و ئەمە هەمومان سەری ڕەش و خەڵاتوالە نەبینین چی ئەگوزارێت. خەڵکی فەقیریش بۆ خۆی ئەوە زانین چی بەسەر هاتووە. جارێ نەوتەکە ملیۆن و نیوێک بڕات بەشی معاشی خەڵک ناکە. هەر لە ئێسیەوە یعنی سیناریۆیان داڕشتۆ بۆ گەندەڵی کردن لەو شتانە. سپاس بۆ کاک هۆشمەند لە سلێمانیەوە. هێمن لە سلێمانیەوە. کاکشوان و کاتۆ باش. هەموو کاتێکت باش کاک هێمن. ڕێزێ من سەراوی قبول بکەن کاکشوان. خۆشحاڵی فەرموو کاک هێمن. زۆر سپاس. وەڵی کاکشوان جا حەزەکەم لەسەر شتێک قسە بکەم. بەڕاستی ئێستا ئەم کەشتیەی کە ڕۆیشتووە نازان بەرە ئەوروپا بەرەوچۆر ئێستا ئەو کونوکتەی لە هاتووە کاکشوان. وەڵی لە فەیسبووکە کۆمەڵی کۆمنت توشتی زۆر جوان و سراوێکێ گەڵێ وەڵا کەشتێکە ئاوارە بۆ یەکێ گەڵێ کاشتەکە سەری لێتێک چووە. ینی بەڕاستی سەیرە کاکشوان تۆ ئەڵێ وەزارەتی سامانە سروشتەکانم هەیە. باشە ئەم کەشتێک کە ڕۆیشتووە یعنی نوێنەرێکی سامانە سروشتەکانی لەگەڵ نەبوو ئەم کەشتە کە ڕۆیشتووە. یعنی بەڕاستی ئێمە ئەو هەمووی علاوەمان هەیە ئەم هەموو کەناڵە فەزاییە هەن سەیرەکەی بۆ تاوەکو ئێستا تۆ لە وێنەی کەشتێکەش تاوەکو ئێستا ڕوو نییە. کاک هێمن تۆ ئەو هەواڵانە چۆنە بینی لەبارەی ئەوەی کە ناوبەناو هەواڵ هەیە لەسەر ئەوەی کە ئەم وڵاتە نایکڕێت و ئەم وڵاتە نایکڕێەوە ئەم نەوتە کەس نییە بێکرێت ئەو هەواڵانە چۆنە بینی وکو هاوڵاتیەک چۆن خوێنیتەوە باوەڕی پێکی یان نا؟ کاک شواجان ئەو واقع نییە چۆن تۆ ڕاز دەکەی ئەی باشە حکوومەتی تورکیا من پرسیارم کرد من پرسیارم کرد هەواڵ هەیە هەواڵی زۆر هەیە ڕۆژانە لەبارەی ئەوەی کە کەشتێکە ئاراستی خۆی گۆڕیوە بەرەو ئەم لە ئەولا ئەم هەواڵانە چۆن ئەبینی وەکو هاوڵاتیەکەی خوێنیتەوەی بیستی چۆن ئەبینی؟ والله زۆرتر ئەمە لاانێ بڵێ سیناریۆیەکە ئەمە سیناریۆکە بۆی حکوومەتی اتحادی پێ لە خشتە سپاس بۆ کاک هێمن لە سلێمانیەوە. سامان سەلاح لە فەیسبوکەوە نووسویەتی بەشێکی مالیکی بڕیوێتی مەبەستی موچەیە بەرپرسەکانی خۆشمان فرسەتیان هێناوە بەشەکەی تریان بڕیوە و بردویانە بۆ خۆیان هەر خەڵکی داما و زەرەر ئەکات. خدر لە ڕانیەوە لەگەڵماندایە. ئەو کاتت باش هەموو کاتێکت باش بەرنامەت لێ دەکەم. زۆر سپاس دەکەین کا خدر. وەڵی کاکشوان بەڕای من قسەکانی نووری مالکی درۆیەکی شاغدارە و هیچ ئەسڵ و ئاساسێکی لەسەر ڕاستی نیە موچەی بڕیە و ڕاستیش ناکە ئەگەر ڕاستەکە باڕۆنکردنەوە بدا بڵێ من ئەو بودجەیەم بە فڵان وزیرەی داناگ ڕۆژی ئەوەندە مانگی ئەوەندە ئەگەر ڕاستەکە بەڵام دوورە لە ڕاستی ئەدی کاک عادل مراد بۆچی چۆ بەغدایە بۆ ئەوە نەچووکە موچەی هەرێم بنێری و چی دیکە ئەو قوتی خەڵک نەبڕی یعنی ئەوە لە بۆ ئەوەی ئەو قسانە ئەکات کە ئەم خەڵکە گلەی لە حکومەتی هەرێم کە یعنی هیچ ئەسڵ و ئاساسێکی نییە مەقسەدی ئەم خەڵکە لە حکومەتی هەرێم دوور کاتەوە بەڵام خەیاڵی خاوە و ئەو پیلانەی دروستیشی کردی هەر وەکو پیلانەکانی دی یعنی فەشەل دێنن ئەگە پرسیارەکە تەبی. پرسیارەکەم ئەوەیە تۆ پێت وایە وەکو هاوڵاتیەک حکوومەتی هەرێم چۆن مامەڵە لەگەڵ ئەم لێدوانە بکات؟ حکومەتی هەرێم ئەتوانی وەڵامی داتەوە بڵێ ئەگەر بودجەت ناردە بینە ڕۆنکردنەوە بدا بینە لەسەر میسپات کە لە شاشەی تەلەڤیزۆن پارەکە نیشاندا ئەو پیاوەی تەسمیلت کردێ نیشاندا یعنی حکومەتی هەرێم بە بەڵگەی بەدەستەوە بە داوای ڕوونکردنەوەی لێ بکە. بەڵێ سپاس بۆ کاک خدر لە ڕانیەوە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. کاگاسۆ لە سلێمانیەوە فەرموو کاگاسۆ. ئێوارە باش ئێوارەت باش کاگاسۆ. ئێوارە باش
والله برز من كومنت هنا لسر جاري كذني توركه فرمو كاغاسو او يقاسي بكاوي كباس له بوزبرينو كومال بابد ذكر للان مالكم با مطلقين استشراقه كما كان المالكي كتيجا أنا دكتاتور العراق ودكتاتور إيش نخوض درس نابه دكتاتور خلد درس حزب كامل إنسان كذا أنا لو كان بس هو اللي درس كذا دكتاتور كمير مالكية مسؤول بارزاني هو اشتيته واقعية لا كل كل شو دام بس بارزاني تشغيل أمزاتي كتلاوي كتلاوي كذا معاشي فرمان ببرا ولا حريم كردستان من أول كعراق شيء شو هاي كذا هنجان شو هاي نابه على مسكين كان كده شرب وين فكنت جاني كنت همو جنانان نشان مالكيدا لكن طارا سپاس بۆ کاگاسۆ لە سلێمانیەوە هیوا لە هەولێرەوە ئەلۆ کاتە باش زۆر سپاس کاک هیوا فەرموو برای بەڕێزمەتی ئەوەی هەردەستی دەرێ نەفت بە تەنکەری دەڕواگە بە تەنکەری ئای بە 10,000 بوو باشە دیدۆ ناپرسن ئەو ئەندام پەرلەمانانان بچن باسی بکەن جا بچن لە عێراق ئەندام پەرلەمانی عێراقیەکان بچن لێدەر باسی کێشەی کوردی بکەن باشە ئیلا نەفتەیە لە کوردستان ئەگە ئێستا ئەوان بچن ئەم پێکەوە بێک دەنگ و بێک ڕەنگ بچن لە پەرلەمانی عێراق برێن کاکە ئەو هەشتا ئەو هاالەیە ئیسەی کوردی باشە فەقیر چ بکاتن لە بەرامبەر بودجێ هەزاران خەرەکەی کرێچێ نانی نییە بخوا دووەمە بەچین حکوومەتی باجاندا پەرلەمانەکان هاندێن برێن بێک دەنگ و بێک ڕنگ بڕۆن باشترا نەک ئەمە هەر بچین یەشێ بە دەنگەچ بچین یەشێ بە ڕەنگەچ بچین بەڵێ سپاس بۆ کاک هیوا لە هەولێرەوە بارزان لە کەڵەکشیەوە لەگەڵماندایە سڵاو دەبێ کاک بارزان سلام تو شێوارە باش برای بەڕێز زۆر سپاس دیارە پێش جەنابەت کەسێکی تر هەبە ناوی بارزانەوە هەر لە کەڵەکشیەوە پەیوەندی کرد کێشەکەمانەوە ئێستا من بە برادرانە ژوتن هەر تۆ نەبووی گوتم ناوە داوای لێ بردنێ دەکەم برای بەڕێزم ئێمە بەڕاستی هەرێمی کوردستان بەڕاستی بەلای زۆری بە پلەی یەکەم زۆر متابعی کەناڵی ئێوە دەکەن ئەگە ئێوەش بتان ئەم کێشەیە تۆزێک یەکلایی بچێتەوە نوری مالکی هەر لە بەرنامەی ئێوە هەر لە تەلەڤیزیۆنەکەی شاشەکەی ئێوە بەڕۆن واشکرا بە سەلوەخانی وت گوتی بەڵێ هەموم دابین کردو حتا مادەی 140 داوە یعنی بەم شێوە قسەی کردووە لێرەش ئێمەی هەرێمی کوردستان یەک حزبێک ئەو قسەی ناکات تەنانەت بەس حزبی پارتی دیموکراتی کوردستانن بەرپرسەکانی وانن ئەڵێن مچەکە نایەت ئایا ئێمە هیوادارین ئێوە وەکو کەناڵێکی بەڕاستی سەرنجڕاکێشی ئەم کۆمەلگەی خەڵکە ئێوە هیوادارین ئێوە بەدوای ئەوە بڕن بچەن پرسیار حزبەکانی تر بکەن نەک پارتی لە غەیری پارتی وەکو یەکێتی وەکو بزودنەوەی گۆڕان مەتاکە بزودنەوەی گۆڕان وەکو کۆمەڵ وەکو یەکگورت و بڕن پرسیارکەن ئایا ڕاستە ئەم موچەیە دێت بۆ ئێرە یان نەخێر یان قسەی نوری مالکی ڕاستە یان قسەی پارتی ڕاستە من دەمەوێت بەس ئەمەمان بۆ ڕوون بکەنەوە هیوادارم کەناڵەکەی ئێوە بەڵێ سپاس بۆ کاک بارزان لە کەڵەکچیەوە عەلی لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک عەلی کاک شوانم کابێ جەنابی شوان سپاس دەکەین فەرموو کاک عەلی شوان مەڵێم خەڵک بە ویژدانە قسە ئەکات بەڵێ مالکی بە ئاشکرا بە ڕوونی قسە ئەکا ئەڵێ کاکە ئێوە نەوتی خۆتان بفرۆشن بیدەن بیدەن بە موچەی خۆتان ئەگەر نەوتیش ئەفرۆشن ئێوە عێراقین وەرن کاکە نەوت فرۆشن لە 170 وەرگرن ئیتر ئەو خەڵکە مالیشی بە بۆچوونی من مالیشی بە خمس خاڵە ڕێ خەتای نییە بەڕاستی مالیشی بە دزی قسە ناکە بۆیە خەڵک ئەڵێم خراپە ئەمە وەسی مالیشی نییە ئەمان چونکم بە دزی هەموو قسەکانیان بە دزیە شتەکانیان بە دزی قسەکانیان بە دزیە خەڵک باوە بمانەکە بەس باوەڕ مالکی ناکە مالکی بە تەختی ئەڵێ خەڵک باشە کاک عەلی چ شتێک بەدزیە کە لە پەرلەمانی کوردستان سەرۆکی حکوومەتی کاربەرەکەر قسەی لەسەر کردووە بڕیارە ئەم هەفتەیەش قسەی لەسەرکە چ شتێک بێت وایە ناڕوونە لەم پرسە بەتایبەتی لەبارەی نەهاتنی بودجە و یان نەهاتنی موچەی فەرمانبەرانەوە چ شتێک بێت وایە ناڕوونە بەڕوونی موچە نەهاتەوە بەڕوونی موچە نەهاتووە بەڕوونیش ئەڵێ ناینێرم بەڕوونی مەفروزە دانووسان دڵدار لە سۆرانەوە لەگەڵماندایە دڵدار لە سۆرانەوە سڵاو لێ دەکەم زۆر سپاس فەرموو وڵی بڕای من بڕێنی موچەی فەرمانبەران تأسیرێکی زۆری لە کوردستان کردووە بەڵام ئەکرێ ئەگەر خەڵکەکە سەبر و تەعاملی هەبێت
بە مروری زەمان ئەوە چارەسەر دەبێت و نابێ ئێمە وەکو کورد زۆر تەنەزول بە نووری مالکی بکەین. بەڵێ دەستخۆشی دەکەم. سپاس بۆ کاک دڵدار لە سۆرانەوە. ئەمیر دۆلەمەڕی نووسویەتی بۆ خۆی دەڵێت لە دێر زەمانەوە عەرەب کوردی وەک یاری بەکارهێناوە و دوژمنایەتی ڕاستەقینەی کوردی کردووە وای نووسیوە. ڕەبین کەلاری دەڵێت بەڵێ مالکی بڕیوێتی پێویستە لەسەر سەرکردەکانی کورد پشت بە مالکی نەبەستن، کورد خۆی موچەی خۆی دابین کات وەک سەرەتایەک بۆ جیابوونەوە لە عێراق. سەرتیب لە چەمسەماڵەوە سڵاو دەبێ کاک سەرتیب. هەزاران سڵاو لە تۆی بەڕێز برای گەورەم چۆنی؟ سپاس دەکەم کاک سەرتیب فەرموو. بە قوربان ڕوون و ئاشکرایە مالکی موچەی هەرێمی کوردستانی بڕیوە نەک بوو چە بەدەست ئەوان بێت تەنانەت هەوا و ئۆکسیژینەکە کە لەحزە بەکاری دێنین ئەگەر بەدەست ئەوان بێ قفڵەکەی ئۆکسیژین و هەواکەمان لێ ئەگرنەوە و ئەگەر چاوەڕێی خێر و خۆشی و مافەکانمان لەمانە بکەین ئەبێ چاوەڕێی فڕۆکەی ئێفشانتە و زرێپۆش و دەبابەیان لێەکەین جارێکی تر ناپاڵمباران و ساروغباران و ڕاجیمەبارانمان کەن. ئێمە سلاحەدینی ئەیوبی سەری 300 ملیۆن کوردی بەرزەوە کرد قودسی بۆ عارەب ڕزگار کرد. ئێستا ئەوانە بێوەفان ئەوانیان لەبەر چاو نییە. ئەگەر ئێمە هەموو عارەب ڕزگارکەین و ئیسرائیلیش بکەین بە وڵاتێکی عارەبی ئەوسا ئەوان ئێمە بە میوان و بە بێگانە ئەزانن و بە خزمەتکاری خۆیانمان ئەزانن. ئەوەی مالکی کردی باوەڕ ناکەم هیچ کەسێک بیکە و ئەگەر بۆی بچێتە سەر جارێکی تر ئەنفال و کیمیاباران و تەرحیل و تەبحیزان ئەکاتەوە. سپاس بۆ کاک سەرتیب لە چەمسەماڵەوە. عەبدوڵڵا خۆشناو نووسێتی بەڕاستی کاتی ئەوەیە کوردستان ببێت بە دەوڵەت نەبەزنامەیەک دەڵێت کەس لەمان و نە لەوان تێدەگات هێڤیا دیڵە نووسوێتی بەڵێ مالکی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی بڕیوە وچانێک و بەردەوامی. دووبارە سڵاتان لێبێ بەڕێزان. مزەفەر لەگەڵماندایە لە قوشتەپەوە. ئەم کاتت باش. بەڵێ دیارە پەیوەندەکەی بچڕا شەهلا لە سلێمانیەوە. سڵاو دەبێ شەهلا خان. سڵاو لە تۆ کاکسوان. زۆر سپاس فەرموو بەڵێ. بەرنامەکە لێ یەکەم. سپاس دەکەین شەهلا خان. بەرنامە پێشکەشکردن هەر لە خۆ جوانە. زۆر سپاس دەکەم. فەرموو شەهلا خان. وەڵاهی کاکسوان ئایا ئێوە قەناعەتتان هەیە بۆ قسانی کە مالکی ئەیکات؟ ئێمە باسی ئەوە ناکەین کە قەناعەتمان هەیە نیمانە ئێمە لەرەدا دەیخینە ڕوو ئێوە قسەی لەسەر دەکەن. بەڵێ من پێم وایە بڕیوێتی. بەڵێ. ئەو بەس ئەوێ دان ڕۆکا بۆ کورد. بەڵێ. و بەداخەوە زۆریش لە هینەکانی ئێمە بوون بە داواکەی مالکیەوە وەکو چۆن کە ئەنفالی ئەکرد بە جاشە کوردەکانی کرد. ئێستش پێم وایە بۆ قسانی کە ئەیکات خەڵک تووشی هەڵدێرەکەەوە دایی بۆ داناون و بەداخەوە زۆریش لە کوردەکانی خۆمان بوون بە داواکەی مالکیەوە زۆر بەداخەوە لەبەری کە ئەو موچەکەی بڕیوە و ئەزوێنم بڕیوە هەموو عالەم شایەتەیە کە بڕیوێتی. باشە ئەم پرسیارەشمان کرد لە بەشدار بوویتە شەلا خان. حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت وەڵامێکی هەبێ بۆ ئەم لێدوانەیان بە شێوەیەکی تر مامەڵی لەگەڵ بکات. دەبێت چی بکات؟ وەڵاهی حکوومەتی هەرێم هەرچی شێوازە ئەیکات بەڵام تۆ ئەگەر دژمنەکە و ئەگەر مالکی دیکتاتۆر بێ ئینسانێک بکە باوەڕی بە هیچ مافێکی کورد نەبێدان بە کوردانەنێ ئایا حکوومەتی هەرێم چی لەگەڵکە؟ بۆ نمونە کاک عەلی لە سلێمانی دەڵێت ئەوەی لێرەدا باز دەکرێت لە هەرێمی کوردستان ناڕوونە. ئەم چۆن ڕوون بکرێتەوە چۆن بووە ڕوون بکرێتەوە بۆ هاوڵاتیان کە داهاتی نەوت چەندە و چۆنە و ئەم موچەیە بۆ بڕاوە ئەمە چۆن ڕوون بکرێتەوە؟ چی بکرێت؟ ئەگەر سەرکردەکانی کورد هەموو یەکدەنگ بن ئەتوانن ئەو شتە زۆر هین بکرێت بەڵام بەداخەو لەبەرێکە کورد لە پشت یەگنی ئەوە تێسە زۆر بەمان باوەڕ بە مالیکیەکەین پشتی یەکتری نین زۆر بەداخەوە ئەگەر هەمویان لە پشت یەک بن و یەک هەڵوێز بن بەرامبەر بەغا ئەو کاتە زۆر بە ئاسانیە توانن بە شەفافێت پیشان. بەڵێ سپاس بۆ شەراخان بەڵێ سپاس دەکەین ببوور لەبەر کاتەکە شەراخان لە سلێمانی سپاس بۆ پەیوەندەکەت. تانیا کەفری نووسێتی من پێم وایە بە نووری مالکی کارێکی خراپی نەکردووە چونکە ئەوە نییە حکوومەتی کوردستان نەوت دەفرۆشێت ئیتر بۆچی حکوومەتی عێراق موچەی فەرمانبەران بدات باشە کوا داهاتی ئەم نەوتەی لە کوردستاندا هەیە هەر لە کەفری نزیکەی 3 بۆ 4 بیرە نەوتی تێدایە کوا داهاتەکەی پێم وابێت لە بەرژەوەندی میلەتی کورددایە ئەوەی کە کردوویەتی. شاهین لە هەولێرەوە لەگەڵماندایە سڵاو دەبێ. کاتت باش زۆر سپاس هەموو کاتێکت باش کاک شاهین. بەڕاستی ڕاستە کە کورتانی نەفتەکەی بفرۆشی بەڕاستی زۆرشم پێی خۆش بوو کە نەفتەکەی فرۆشت مالیکیش موچەی نەناردووە
ئەگە بڵێ موچەم نردۆ بابێتە سەر تەلەڤزیۆنی ناوی وەزیرەکەی برێ ناوی ئەو کەسێ بڵێتن کە بودجەی پێ نردووە بودجەشی نەناردووە موچەی کوردستانی بڕیوە بەڕاستی من خۆم موچە خۆرم 2 مانگە معاشم وەرنەگرتووە بەڵێ کوردیش حەق خۆیتی کە نەفتەکەی با بفرۆشیتن و ئەوانەی کە ئەو برادرانی پێشە سەر تەلەفۆنیان کرد گوتیان مالیکی ناردێتی نەیناردێ بودجەی نەناردیە بەڕای من بودجەکەی نەناردی لەبەر هەندێ باشی شەکی باشیش بوو کورد ئەوە کەفر نەفتەکەی خۆی دەفرۆشی. سپاس بۆ کاک شاهین لە هەولێرەوە سەردار لە سلێمانیەوە لەگەڵماندایە. سڵاو دەبێت کاک سەردار. زۆر سپاسی وارە باش. سپاس دەکەم. من ئەوە دڵنیام لەوەی کە ئەو موچەیە بڕاوە لە حکومەتی مالکی و مالکی ڕاز ناکات بەڵام حکومەتی هەرێم و لە سەر تەرۆکاتی هەرێم پێویستە بەزووترین کات بە وەڵامێکی ڕەسمی وەڵامیان بنەوە کەوا ئەم قسەی مالکی لە پاسپۆرت ڕاز نییە. ئەم وەڵامێکی بۆ ئەو خەڵکی کە پشتیوانی لە مالکی یعنی دەماوەی 6 مانگە ئەم موچەیە بڕاوە تازە مالکیەکە سەخەدانە موچە نادووە نەبڕاوە موچە بەڵام ڕاز ناکات موچە بڕاوە دەمات لە 6 مانگە موچە بڕاوە بەڵام حکومەتی هەرێم پێویستە کە زووترین ڕوونکردنەوە بات و دەتەرۆکاتی هەرێمە دەتەرۆکاتی حکومەتە بڵێن کەوا موچەیە نەدراوە ڕاز ناکات مالکی ئەو خەڵکەی کە ئاڵێ ئەو کەسێتە هێدێشەوە و بەرەو هینگۆتەوە ئەو تاڕێ بە کوردستان بەدیمەکە ئەو خەڵکە دنیاکەمە ئەو نۆتە فرۆشیا و پارەکەشی وتە لە کوردستان تەراتێنەکە وەڵامێکە بۆ ئەو خەڵکەی کاڵەن ئەو کەشێکە ئاسوڕێتەوە کە نەوتەکە لێناکرێ وەڵامەوە دەکە فرۆشیەوە بەس پشتیوانی سەرۆک بەرزانی بۆ خەڵوانەی کە سەرۆک بەرزانی دایەتی نەوتەکە فرۆشیەوە بۆ ئەو خەڵکە بازوان بزانێ پارەکەشی کرد چۆن تۆ کوردستان با مالکیش و ئەو خەڵکە بزان. سپاس بۆ کاک سەردار نەوزاد لە کەرکووکەوە. ئەم کاتت باش کاک نەوزاد. ئەم کاتێ خۆتیش باش کاک شوان. زۆر سپاس فەرموو. وڵای کاک شوان ئەڵێ مەگەر ئەو بودێکی بۆ ڕووی بێتەوە نەما فێرهاتویستان بۆ نمونە بودجەکەی منەوە 8 مانگە پارتی بڕوێتی لەسەر گۆڕان. باشە قەیدا ئەو بودجەی بڕی ئەوانەی بەغا چیەکە لە بەغا واجبیان چی عیشیان چیە لە بەغا لاجوانی وەزیران لە ناو پەرلەمانی ئێران یعنی بۆ هەموو شتێک ئەکریا ڕێن مالکی باشە ئەوانەی خۆمانە وێنەرانە چی نەوێ یان وێنەراتی کوردیان نەکردووە یا قەینا ئەو بودجە بڕا ئەی باش ئەم دەهاتی ناوخۆ دەبەخەدە ڕادی فەرمانبەرانی کوردستانە ئەم دەهاتی ناوخۆ بۆ گیرفان کێچێ بۆ دەنگ ناکەن بۆ ئەم بێدەنگیان هەڵبژاردۆ خەڵکی کوردستان بێدەنگی یعنی بێدەنگی زۆر شتێکی خراپە. دوای داهاتەکە لەوەیان خیاڵیە دوای بەس فەرموو ئەو من موچەکە 8 مانگە بڕاوە ئەلپارتی بڕێتی لە بۆنەی گۆڕانەوە بڕا گۆڕانی سرسنۆتی و سەرنیەکی پێوە دیارە ئیسا بۆ تاوەڕێ پارتی باشە با موچەکەمان بۆ بگەڕێنێتەوە کاک بەرزانی بە ئەلپارتی با بگەڕێنێتەوە موچەکەم بگەڕێتەوە 9 مانگە. بەڵێ سپاس بۆ کاک نەوزاد لە کەرکووکەوە محەممەد لە ڕانی ئەوەسڵاو دەبێت کاک محەممەد. بەداخۆ دیارە پەیوەندەکەی بچرا باران لاویار نووسێتی بەڕاستی ئەم قسانی مالکی گومانی زۆری لای هاوڵاتیان هەرێمی کوردستان دروست کردووە و نازانم دەبواە ئەم قسانە بەڵگەی لەگەڵ بواە و لەسەر حکوومەت هەرێمی کوردستان پێویستە بە زووترین کات بە بەڵگەوە وەڵامی بداتەوە چونکە ئەم قسانە گومانی لا دروست کردوین. پشتیوان هەولێری نووسێتی سڵاو مالکی موچە نەدات حەقی خۆیەتی دەبا حکوومەتی کوردستان موچە بدات. عەبدولسەلام سەباح دەڵێت کورد و مالکی هەر یەکە و چەکێکیان لەبەردەستە مالکی بودجە کورد نەوت پێویستە ئاڵوگۆڕی پێ بکەن. کاک عوسمان لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک عوسمان. بەداخەوە پەیوەندەکەی کاک عوسمان بچرا. ئەڤین لە هەولێرەوە سڵاو دەبێ ئەڤین خان. سلام بۆ تەش بەڕێچەوانی باش. زۆر سپاس دەکەین ئەڤین خان فەرموو. بەدەستخۆشی بۆ تەوەریدە. زۆر سپاس. ڕاستی کاکشۆن بەرکی هەرێمە کوردستانی لە لای عێراقی هاتیتە بڕین پاش 6 مانگە پێشی 6 مانگە هاتیتە بڕین بەداخەوە بۆ هەندێک کەسا بێژیتێ ناتیتە بڕین ئەم موچێتێ دەدانێش ئەو سەر حکومەتە هەرێمە کوردستانی دەدانێ و داوا لە سەرکردا پرتیکەن تایبەتی بەرە مەسعود بارزانی و نێچیروان بارزانی چونکو کارەترین کەس هەون بۆ مە بۆ کوردا و بچن دەردەم مالیکی ڕەوەستن ئێجە چ پشار بی چ جەک بی چ قەلەم بی ئەم موچێ دگەڕینەوە چونکو حەقی مە کوردایە وەکو مەلا مستەفا بارزانی کو کار کردێ بە هەویش وە کارکەن بۆ کورداتیە نە کارکەن بۆ فیزباتیە وەکو فیزبێتیە هەرێمە کوردستانی من بەخوازیار سەرۆک هەرێمە هەردێشت ئەفشۆلی کار بکە نەخۆی دیکە هەمیا بۆ دیفانی خۆ بەڕێز.
نخو موچە نایە بە هەرێما کوردستان. بەڵێ سپاس بۆ ئەڤین خان لە هەولێرەوە. گوڵکۆ لە هەولێرەوە. گوڵکۆ لە هەولێرەوە. ئەگەر گوێت لێمانە؟ بەڵێ بەڵێ بەڵێ. هەموو کاتێکت باش فەرموو. سەنەکە چۆن چۆنی باشی؟ زۆر سپاس دەکەم کا گوڵکۆ. برای بەڕێزم دەستخۆشی تەوەرەکە لێرەکە. زۆر سپاس دەکەم. فەرموو بەڵێ سەبارەت بە تەوەرەکە چ قسەیەکت هەیە فەرموو. لە ڕاستیدا بڵێن موچە نەبڕاوە بڵێ مالیکی سێوەڕێوە. بەڵام ئێمە باز پرسین لەسەر چی موچە بڕاوە. ئێمە هەرێمێکی سەروە عێراق واین سەرۆکۆمارەکەمان کوردە جێگیری سەر وەزیری خارجیمان کوردە نایب ڕئیس پەرلەمانمان کوردە چەند وەزیرێکی ترمان هەیە بەڵام ئێمە دەبی لە چوارچێوەی دەستوری عێراقی کار بکەین بەڕاستی پێ بڵێن یعنی ئەگەر بتەوێت بەڕاستی و ڕوونی قسان بکەیت دەبێ بگەڕێنەوە لەسەر ڕەزامەندی عێراق بە هەمهانگی لەگەر عێراق ئێمە نەوتمان بفرۆشین سەتا عەفدە بۆمە باقیەکەی لە بۆ عێراق بێ لەبەرەوە ئێمە لە محافەزەکانی تری عێراق لەو 3 ملیۆن بەرمیلەی نەوت دەفرۆشێ ئێمە سەتا عەفدەی خۆمان وەرەگرین بە هەموو حەق و شەرعێک بێ دەبێ لەو نەوتەی کورد. سپاس بۆ پەیوەندەکەت ئارام لە زاخۆوە ئەم کاتە باش زۆر سپاسی وارەت باش. ڕاستە مالکی موچەکەی بڕیوە بەڵام حکوومەتی هەرێم سەبەبە سەرۆکی حکوومەت سەرۆکی هەرێم سەبایە بۆچی تا ئێستا باشکرایی دیار نەکردووە لەبەر چی موچەکەی بڕیوە و فرۆشتنی نەوتی ئەم جارەمان برەوەمان پێ نییە هیچ گوڕانکاریەک پەیدا بێت لەبەرەوەی پێش ئێستاشی فرۆشتووە پێش ئێستاش جیاوازی لە بینی داهاتی پێش ئێستا گومرگ و ناوتەکان و داهاتی ئەم جارە چییە؟ باش ئەو داهاتە چی لە کردو ئەگەر ئەوەندە شەریف ئاڵێ ئەم جارە داهاتی ناڵم بۆ خەڵکی هەرێم باش ئەو داهاتەکەی پێش ئێستا چی لێ کردووە باش ئەو چی جیازی بین ئەم داهاتەی گومرگ و ناوتەکان و وەزارەتی هاتن و چۆ نازام چی و چی جیازیە بین ئەم داهاتەی هەرێم ئەم داهاتەی ناوت فرۆشتن حکوومەتی هەرێم سەبەبە حکوومەتی هەرێم پێش ئێستا پارەیەکی زۆر دزی و مالکی بە مافی خۆت دەزانێت ئەو پارە دیار بکات بۆ خەڵک بۆ بەریکی خۆی نەبنا حکوومەتە بۆ خەڵک دیار بکە نەک بۆ بەری. سپاس بۆ کاگارام لە زاخۆوە توانە سەدرەدین جەمال لە فەیسبووکەوە نووسیوتی مالکی موچەی فەرمانبەرانی نەبڕیوە بەڵکو ئەم حیزبانە هەمویان بۆ بەرژەوەندی خۆیان بەکاری دەهێنن ئەم حیزبانە پارەی ملەتیان هەمووی برد کاری ئەم پەرلەمانتارانە چییە بۆچی نایەن بە بەڵگەی ڤیدیۆییەوە بیسەلمێنن. کاروان لە سلێمانیەوە سڵاو دەبێ کا کاروان. کاکە شوانجانم کاتە باش هەموو کاتێکت باش بەڕێزی کاک شوانجان بەڵێ ئەزانم وەکوچی وایە وەکو وایە دایک و باوکێک دوو کوڕیان هەبێ دایک و باوکەکە بمرێت لە ماڵەکەی هەردووچیان پێکەوە بژین و دوو دەفتەریان بۆ مابێتەوە برایەکیان بە دەفتەرێک دوکانێک دابنێ ئەم برایەکە بڵێ کاکە جان بەشم بە کاکە وەرە تۆش دەفتەرەکەی کە بە موچەی چی بڕیوە کاکە تۆ نەوت ئەفرۆشیتەوە لێرەوانێ باشە نابێ حکوومەتی عێراقی بیفرۆشێ ئێمە لە عێراقانی نابێت نەوتی ئێرەش بچێ بۆ ئای کاکە کەواتە بە فرۆش نادابێ ئەیوەنێ کاک شوانجان ئێستا تۆ لێرەوە نەوت بە تەنکەر ئەڕوا بە پاپۆر ئەڕوا بە نازانم چی ئەڕوا ئێوەرە تۆ سەسیمی بەغای کە باش دەسا حەتاکە باتێ کاکە نایتێ تۆ وەرە معاشمان بەرێ ئەی کاکە تۆ نەمەعاشیت و مالیشی بڕیوێتی مالیشی تا عیلاقی بە مەوزوعەوە هەیە خۆ بە گەورەی خوا بەقەیت نیە ڕقم لە مالیشی مالچی چی ئێمەکەی عەرەبمان خۆش ویستووە بەڵام تۆش وەرە دێرە نەوتەکەی خۆ بنێرە بۆ ئێوێ بە ئەو لە سای حەزەمان باتێ بەڵێ سپاس بۆ کاروان لە سلێمانیەوە ئامانج ناسح نووسیتی وەڵا سەریان لێمان تێکداوە نازانین بڕوا بە کامیان بکەین سالار ئەحمەد دەڵێت ناتوانین نکۆڵی لەوە بکەین کە حکوومەتی عێراق موچەی فەرمانبەرانی بڕی بێت بەڵام ناتوانین نکۆڵی لەوەش بکەین کە حکوومەتی عێراق بەبێ هۆکار نەیبڕیوە ئێمە ناتوانین لەسەر هی خۆم بۆ خۆم و هی تۆش ئەخۆم بەردەوام بین ئێمە چۆن بەشمان بە پارەی فرۆشتنی نەوتی بەسرەوە هەیە ئاواش خەڵکی بەشەکانی تری عێراقیش بەشیان لە پارەی نەوتی فرۆشراوەوە هەیە. ڕزگار لە هەولێرەوە لەگەڵماندایە ئەم کاتت باش کاک ڕزگار بەڵێ دیارە پەیوەندەکەی بچراوە هاوار لە هەولێرەوە هاوار لە هەولێرەوە گوێت لێمانە کاگاوار فەربوو کاکشوان ئەوم بەرپرسەمان هەیە لە هەولێرێ ئەوم بەرپرسەمان هەیە لە هەولێرێ لە بەغدای بەڵێ ئەوە بەرپرسی مارە خۆتیان یا حکومەت هەرێ من لەوێ تۆ چی دەڵێی کاگاوار
اون برسمان هي جيجي سر وزيانا او هم وزيان من هي لوي لكن لوي ما دام قبل جبرابي پێت وایە دەبێت چی بکەن؟ ئەوان دەزانن بەڵێ ئەوان دەزانن مادام لێ بجۆم بڕان چ بکەن لێ چی بکەن مادام نەفسی خۆمان دەڕۆ با سا بکەنەوە کاک شۆن گوێم لێتە کاک هاوار؟ بەڵێ سپاس بۆ کاک هاوار لە هەولێرەوە محەممەد لە ڕانی ئەوەم کاتت باش کاک محەممەد فەرموو کاک محەممەد ئێمە داوامان لە حیزبەکانی کوردستان هەیە کە یەکدەنگن ئێمە لە کەرکووکە پلەی یەکەممان بەدەستینە تەمەنت چەنە کاک محەممەد؟ 16 ساڵم بەڵێ فەرموو خۆشحاڵی داوامان هەیە کە یەکدەنگ بن ئێمە لە کەرکووکە پلەی یەکەممان بەدەستینە کە یەکدەنگ بن کەرکووک چوار پارچەی پێنج پارچەی کوردستان بە هەڵەبجە و کەوەنداهاتێکی تەواوی دەبێت ببێتە دەوڵەت داوامەوەیە کە یەکدەنگ بن و ببێن بە دەوڵەت دەستۆست سپاس بۆ محەممەد لە ڕانیەوە تانیا گەرمیانی نووسیوێتی ئەمەوێت لێرەوە ئەوە بڵێن بۆچی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت ڕوونکردنەوە نادەن یاخود بۆچی ڕوونی ناکەنەوە بۆ خەڵک داهاتی ئەم نەوتەی خۆمان چی لێ دێت بۆ کوێ دەڕوات وەک ئەو بەڕێزە باسی کفری دەکات منیش هەمان قسە دەکەم لە کفری نزیکەی 4 کۆمپانیای نەوت هەیە ئەگەر نووری مالکی دەڵێت موچە نەبڕاوە ئەوە حکوومەتی هەرێم ئێستا لەژێر پرسیاردایە و ئەگەر نردوێتی کوا ئەو پارەیە تاس بێنێ هەمیشە لە خۆشیدا بن بەڕێزان